اليوم في مجلس النواب ناقشنا مشروع قانون العيد الوطني العراقي. تأخر ئەمڕۆ كثيرا. لە ئەنجومەنی نوێنەران گفتوگۆمان کرد لەبارەی یاسای جەژنی نیشتیمانی عێراقی کە ئەم پرسە زۆر دواکەوت. پێویستە هاوڵاتیان عێراقی بۆ بۆنەوە جەژن بگێڕن و خۆشحاڵی خۆیان دەرببڕن. ئێستا هەوڵ دەدەین پرۆژە یاساکە لەو بارەوە ڕەوانەی ئەنجومەنی نوێنەران بکەین و دواتر ڕەوانەی ئەنجومەنی وەزیران بکرێت بۆ دەنگدان لەسەری سەبارەت بە جەژنی نیشتیمانی تاوەکو دەنگی لەسەر بدرێت و کاتەکەی جێگیر بکرێت. ئێستا ئەم پرۆژە یاسایە لە ئەنجومەنی نوێنەرانە و پێویستە عێراقیەکان بۆ یەکەم جار جەژنێکی نیشتیمانی نوێ بگێڕن کە ئەو ڕۆژە 3 تشرینی دووەم دیاریکراوە و کە مێژووی ئەم ڕۆژە زۆر گرنگە بەلای ئێمەوە. وەک گوتم پرۆژەکە لە پەرلەمانە و دواتر دەچێتە ئەنجومەنی وەزیران بۆ جێگیرکردنی ئەو ڕۆژە دواتریش بە جەژنی نیشتیمانی عێراق دیاری دەکرێت. سيادة كاملة مكتملة باعتراف المجتمع الدولي آنذاك. إذن هذا تاريخ مهم 13 تشرين الأول يحتفل به العراقيون عيدا وطنيا لهم. مرة حسني خلاص فكان ملء مناصب ملقينا بعد ما فرشنا على بساط البحث كان مع اعتراف كامل بسيادة العراق من العالم أجمع لأنه قبل الدول أبدأ أسوي نوع من التثقيف تعريف هذا اليوم